Tonight, our hospitals are under more pressure from COVID. نەخۆشخانەکان لە کاتی ڤایرۆسی بەربڵاوی کۆرۆنادا لە هەر کاتێکدا لە ئینگلاندا و زۆرێک لە ژمارەی نەخۆشەکان یەک لەسەر سێی نەخۆشەکان لە ماوەی هەفتەی ڕابردوودا زۆر هەڵکشاوە و هەروەها ژمارەیەکی زۆرتری تووژبووی کۆرۆنامان هەیە. لە ماوەی لە ڕۆژی 29 کانونی دووەمی 2020دا ژمارەیەکی زۆری هاوڵاتی پشکنینی ئەرێنی کۆرۆنایان کردو تووشی ڤایرۆسەکە بوون و ژمارەیەکی زۆر تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون لە ماوەی ڕابردووتەوە بەداخیشەوە ژمارەیەکی زۆر گیانە دەستدانمان هەیە. زۆرێک لە وڵاتەکانی جیهان وەکو بەریتانیاش بە تایبەتی ژمارەیەکی زۆری تووشبووی کۆرۆنا هەیە. ئێمە پێویستە کار بکەین بۆ ئەوەی کە ڕێژەی تووشبوون بە کۆتا بێنین و کۆنتترۆلی ڤایرۆسە بکەین. لە ئینگلاندا و لە بەریتانیا بە تایبەتی ئێمە تووشی بارودۆخێکی نەهەموار بووینێتەوە بەهۆی ڤایرۆسەکەەوە و لە ڕاستیدا ئێمە داواتان لێکەین و هۆشداریتانێنێ کە بەوەی بە ئارامی بمێنەوە لە ماڵەکانتان بمێنەوە و تەنها بۆ کارە پێویستەکانتان بچنە دەرەوە و هەروەها داوای هەر شتێکتان کرد لە بابەتە پزیشکیەکان پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا هەر کارێک کە پێویستان بێ ئێمە بۆتان بەردەست دەکەین بۆتان ئامادەکەین و لە ڕێگەی وێبسایدی بەریتانیا./ڤایرۆسەوە بۆتان دابینەکەین و هەروەها جارێکی دیکە ئێوە لە نامەیەکتان پێگا دەربارەوەی کە ئەمە چمانایەکی هەیە بۆ ئەوەی ئێوە ئاگادار بن. ئێمە هەموو کارێکەکەین بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیە بەربڵاوە کۆنتترۆل بکەین و قوتابخانە سەرەتاییەکان و ناوەندیەکان پێویستە کار بکەن لە سبەینەوە بۆ ئەوەی کە دەست بەدەوام بکەنەوە جیاواز لەو خوێندکارانەی کە تووشی نەخۆشی بوون. هەموو کەسێک لە وڵاتەکەمان دەتوانێت هەموو خزمەتگوزارەکانی بەدەست بات. ئێمە لە ڕاستیدا باسیەوە دەکەین کە ئەمە دادپەروەرانە نییە کە لە ماوەی هاوینی داهاتوودا و هەروەها وەزیری پەروەردە هەموو سێکتەرە پەیوەنددارەکانی پەروەردە کارێکن بۆ ئەوەی هەر پاڵپشتیەک هەر داواکارێک پێویست بێ بۆ خوێندکاران و مامۆستایان و سێکتەری پەروەردە دابینی بکەن. ئێمە لە ماوەی ڕابردووە کاتێک کە قوتابخانەکانمان داخرابوون تاوی سێکتەری پەروەردە داخرابوو ئێمە کارەکەین بۆی سێکتەری پەروەردە درێژەی پێ بدرێت. من لەوە تێگەم بە تەواوی کە لە ڕاستیدا ئەمە نیگەرانکەرە کە بە ملیۆنان خێزانی ئەم وڵاتە لە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە سیستەمی پەروەردە دابڕاون. من لەمە تێگەم من لە ڕاستیدا من لە وەڵامە تەنها پێتانەڵێم کە هەموو کارێکەکەین هەموو هەوڵێکی خۆمان دەخەینە گەڕ بۆ ئەوەی کە قوتابخانەکان بخەینە گەڕ و ئێمە قەدری ئەوە زانین لەوە تێگەین کە چەندە پەروەردە بۆ نەوەکانمان گرنگە و من هەموو کارێکەکەین ئێمە بۆ ئەوەی کە لە ژنگەیەکی سەلامەت و گونجاودا خوێندکارەکانمان بەبێەوەی تووشی هیچ زیانێکی تەندروستی بن خوێندنەکەیان ببەنە سەر و لە ڕاستیدا ئێمە هەموو کارێکەکەین بۆ ئەوەی کە لە ماوەی گواستنەوەی خوێندکارەکان بۆ قوتابخانەکان تووشی هیچ نیشانێکی ڤایرۆسی کۆرۆناکە نەبن و لە ڕاستیدا ئەمەش هیچ ئەوە نییە کە لە توانای کەس بەدەرنەبێ بەڵام کارێکی ئەستەمە ئەمە جیاوازێکی زۆر گەورەیە ئەگەر بەراورد بکەین لە ماوەی ساڵی ڕابردوودا کە ئێمە گۆڕانکاریمان هێناتەکەیەوە و لە ڕاستیدا ئێمە پرۆگرامێکی گەورەی سەرتاسەری پێدانی ڤاکسینمان گرتۆ دەبەر لە مێژووی وڵاتەکەماندا و دەشتوانین بیبەستینەوە بە وڵاتانی یەکێتی ئەوروپاوە و هەروەها ئاگاداریشن کە ڤاکسینی ئۆکسفۆرد و ئەسترازینکا مۆڵەتمان پێدان و ئەوە پرۆسی دەستپێکردنی کەوتە بواری جێبەجێکردنەوە و ئێمە ئاگاداری هەموو ئەو
هەموو ئەو پێشبینی واقعانەی لە ماوەی چەند هەفتەی داهاتوودا دێدە ئاراوە کاریان لەسەر دەکەین و دێنە واقعەوە و من پێشبینیەوە دەکەم کە یەکەم کۆمەڵی ڤایرۆسی ڤاکسینی کۆرۆنا دابەشەکرێت لە ماوەی هەفتەی ڕابردوودا بەسەر داهاتوودا بەسەر وڵاتەکەماندا ئەمەشمانە ئەوەیە کە ڤاکسین بە هەموو هاوڵاتیانی وڵاتەکەمان دابەش دەکرێت و هەموو کەسێک لە تەمەنی سەر و 70 ساڵەوە بێت هەموو ئەوانەی کە لە پێشەوە لە ڕیزی پێشەوەی ڤایرۆسەکەن کارمەندانی تەندروستی و هەموو ئەوانەی کە تووشی ڤایرۆسەکە بوون گەر ئێمە سەرکەوتوو بین لە دابشکردنی ڤاکسین بەسەر هەموو ئەو کۆمەڵانەدا کە باسمان کرد و هەروەها بە دابشکردنی بەسەر ژمارەیەکی زۆری هاوڵاتیاندا لە ڕێگامان بۆ ڕوبەڕووبوونی ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها بەردەوامیدانمان بە جێبەجێکردنی ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا ئێمە دەتوانین بەڵێنی زوو تێپەڕاندنی بدەین لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو یا چەند مانگی داهاتوودا و هەروەها ئێمە دەتوانین بەوەی کە